تا دێت کاریگەریەکانی وشکە ساڵی زیاتر بە دەردەکەون لە هەرێمی کوردستاندا. یەکێکیش لەو کەرتانەی کە زیانی بەردەکەوێ سامانی ئاژەڵە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 4 ملیۆن سەر ئاژەڵی گەورە و بچووکان ڕەنگە ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە ژمارەیان کەم ببێتەوە و زیانێکی زۆر بە خاوەن ئاژەڵداران بکەوێ. وشکە ساڵی کاریگەری تەواوەتی کردوتە سەر کەرتی ئاژەڵ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەندێک ناوچەدا کە ڕێژەی بارانبارینەکەی کەمتر بووە لە 150 ملیم. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. کاریگەریەکانی کەمی ڕێژەی بارانبارین تا دێت زیاتر بە دەردەکەون. یەکێکیش لەو کەرتانەی کە زیانی بەردەکەوێت یاخود کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی سامانی ئاژەڵە، چونکە بەشێکی زۆری ئەو گوندانەی هەرێمی کوردستان کە ئاژەڵی تێدا بەخێو دەکرێت تەنها و تەنها پێش بە ئاوی باران دەبەستن، چ بۆ بەخێوکردنی ئاژەڵ یانیش بۆ کوشت و کاڵکردن. ئاژەڵداران چی دەڵێن سەبارەت بە کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا؟ مام حاجی ئەم ساڵ باران کەم باریوە لە هەندێک ناوچە، ئایا ئەمە کاریگەری دەکاتە سەر کەرتی ئاژەڵ سامانی ئاژەڵ؟ زۆری بەس کردیتە سەر کەرتی ئاژەڵ زۆر تەمەشاکە ئەو ئاژەڵێ وا لە دەست و تەمەشاکە ئەمری 2 مانگە تەمەشاکە سەردە ئەنی پشی لە چییە؟ ئەرێ وەڵڵا چی دەبوو دەبوو فرۆشتان ئەلان دەبایە بەو 2 مانگەی بیفرۆشین، ئەلان 5 کیلۆ نابی. ئەوە لەعانەشینێ تقریبا 2 مانگە هەموو ڕۆژاوت ئاخر تەمەشاکە کاو جۆی دەدەنێ ڕۆژ 2000 کاو جۆی دەدەنی. ئەرێ وەڵڵا زۆر تاسیری دەکردین زۆر یعنی هەر ئەو ساڵ وایە ساڵانی تریش نا وەڵڵا ساڵانی تر باش بۆ زۆر باش لەوەتی من بووی بەش یەکجار شتی هەڵم نەدیتە وەچ ئەو سارێک. ئەگەر دۆخەکە بەم شێوە بێ ئێوە چی دەکەن؟ ئەگەر دۆخەکە بەم شێوەبی دەبی بیفرۆشم بس بە 300 سەر عیوانمەیە پێم بەخرێ و ناگەری کایەکەی هەم بە حەمودایە زۆرێکە حەمودایە ئێلعانیش ناتێەوە لە سپێ دەڕاستەوە دەگەڕێ هەتا ڕاقەلا بە جۆیش ڕوو نەکردی ئاوشم نایە ئەوزە نەبووە. چەند ساڵەوەیە هەر ئەو ساڵ نا وەڵڵا هەر ئەو ساڵ یەکجار هەر نەبووە. ئەرێ وەڵڵا چی بکرێ باشە بۆیەوە؟ وەڵڵا حکومەتەکە یارمەتیم بدە ئاومان لە بۆ دابین بکە ئەلەفمان بداتێ باشە، ئەگەر نەفمان داتێ بخۆی دەبی فرۆشی. ڕێژەی بارانبارین ئەو ساڵ لە سنووری ناحیە گوێر 150 ملیم باریوە، خۆی دەبی لە 300 زیاتر بی ئەو وشکە ساڵی تێپەڕ دەبی، یعنی بەڕاستی زۆر تەسیری لێکردینە بنسبەت دووتیاریش ئێمە بنوتۆمان نما لۆ سارێکی دی بارمان زۆر قورس دەبی بنسبەت دووتیار. هیواداری حکوومەت ئەوڕێک لە دووتیار بداتەوە بارمان زۆر قورس بۆ ئەو ساڵەکە. بەڕاستی زۆر بێوەزع بووە، حتا لە شیرەکەش لە بەرخی فەرقیە شیری لەگەر پارساڵ نیوان و کەمێکی دە شیرەکەشی بەرخەکەی ئێستاش بەهەمەتە نابێتێ و وەش تەسیری کردە لە بازاریش کە دائیمەن حیوانی دابەستی علەفی دەخوا و علەف لە دەرەوە دێ. بەڕاستی ئەو دۆلارس بەرز بەوە زۆر تەسیری کردیا لەسەر گۆشتی بازار. جوتیار ئەو تەحملەی نامێنێ، ئەنی ئەوەی هەموو ئەو سەرسەرفی دەکاتەوە ئیدی مەزبورە مەرەکەی بفرۆشی لە بەو دووە لێ سەر بکاتەوە وی لێدە ئیدی مەرەکەشی خلاص دەبی مەزبورە بەرەو شار بڕاتە لەبەرەوەی هیچمان ناتوە ئەو سەر هیچ نادورێتەوە. منتیقەی مەخاستن گوێر هیچ زۆرمەبان نییە نهاتە وشکە ساری تەواوە، هەتا ئاوی زەرزەویشمان دابەزێ بیرەکانمیشمان ئاوی بەرە و کەمی دەڕۆوە. وەمان و خاوەن ناکرد ئەگەر دنیاوە بڕوات حەلمانی بفرۆشین کاکە ئەوەکەشمان بەرە وشکە ساڵی ڕواتەوەتە چەمەکە خەریکە وشکەکە قەوزە گردێتی گشتی هیچی تیان نەماوە وەکەلگەوە نایە دەزوجێکی لێ بگری لەمجارێکی لێ بشۆدی باوەجا هیچ لەوەڕمان نییە تقریبا 200 سەرمەیە ئێواران ئەلیکێ دەمێ هەلێکەوە ئەلیکی بدێ مانگ دوان تاکو مانگ ساڵێتر مانگ دوو خۆشیە خوا وەڵا هیچ نامێ ئەوە یەک ساڵە هیچ بۆ ئێمە نەماهاتۆتیایە بەها بە چاوقامی بەخێوەکەی. بەشێکی زۆر لە گوندنشینانی ئیدارەی گەرمیان سەرقاڵن
بە بەخێوکردنی ئاژەڵ وەک سەرچاوێکی داهاتیش پشتی پێدەبەسن. بۆیە و ئیدارەیە ئەم ساڵ زۆرترین زیانی بەردەکەوێت بەهۆی کەمی ڕێژەی بارانبارین لەو ناوچەیەدا. هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ چین چارەسەری بەپەلا بۆ ئەو بابەتە چییە؟ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چ پلانێکی هەیە؟ وەزارەتی کشتتوکاڵ بە بەردەوامی لە خەمی ئەوەدایە کە بەرهەمی ناوخۆ ببوژێنێتەوە و گەشە بە بەرهەمی ناوخۆیی بدا و هەوڵ بدا بازار بۆ بەرهەمەکانی ناوخۆ بدۆزێتەوە. بەڵام بەداخەوە ئەم ساڵ هەموو شکە ساڵیە جۆرێک لە کێشە دروستەکە بۆ بەرنامەکانی وەزارەتی کشتتوکاڵ کە بەرنامەی داناوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی کشتتوکاڵ لە دووە کۆبوونەوەی خۆیدا کە کۆبوونەی ژمارە 30 ڕاوێژکاری ئەنجومەنی وەزارەتی کشتتوکاڵە بە ئامادەبوونی نوێنەری ئەنجومەنی پارێزگا و مامۆستایانی زانکۆ و خەڵکانی پسپۆرت چەند بڕیارێکی دەرکردووە. لە ڕاستی ئەو بڕیارانە یەکێک لەو بڕیاران لیژنەی باڵای پێکهێناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی وشکە ساڵی لە هەرێمی کوردستاندا. چەند بڕیارێکیان دەرکردو. یەکێک لەو بڕیارانە ئەوەیە کە ڕێگری بکرێت لە هاتنی ئاژەڵی ناوچەکانی هاوسنوور لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ لە وەرگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لەسەر لەوەڕ و ئەو لەوەڕێی کە هەیە هەر هیچ نەبێ بەشی ئاژەڵدارەکانی هەرێمی کوردستان بکات. دووهەم ڕاگەیاندنی وەزارەت و ڕاگەیاندنەکانی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ میدیاکانە بۆ ئەوەی ڕۆڵێکی کاریگەری ببینن لە وشیارکردنەوەی خەڵک بە گشتی و جووتیارەکان و خاوەن ئاژەڵدارەکان بۆ ئەوەی لە وەرزی وشکە ساڵیدا چۆنچۆنی ڕوبەڕووی ئەم دیاردە ببنەوە بتوانن خۆیانی لەگەڵدا بگونجێن و بە کەمترین زیان لێ دەربچن. خاڵێکی تر ئەوەیە کە نووسراویان کردووە بۆ وەزارەتی بازرگانی کە ئەو کەپەکەی لە ئاشەکاندا دەمێنێتەوە لەبری ئەوەی بفرۆشرێ بە بازرگانەکان بە خۆڕایی بدرێ بەبرا خاوەن ئاژەڵدارەکان بۆ ئەوەی بەکاری بهێنن لە بەڕێوەبردننی ئاژەڵەکانیاندا. خاڵێکی کەشەوەیە بۆ خۆتان دەزانن بەنداوی دەربەنی خان و بەنداوی دوکان سەرچاوی ئاوەکانیان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەڵدەقڵێ. بۆیە هەوڵدراوە لە ڕێگەی کۆنسڵخانەکانی ئێرانەوە لیژنەی تایبەت سەردانیان بک بۆ ئەوەی هیچ نەبێ هەماهەنگیەک و تەنسیقێکیان لەگەڵدا بکرێت بۆ ئەوانە بەربدرێنەوە ئەو وشکە ساڵی لە هەرێمی کوردستاندا ڕوونەدات. بەداخەوە خۆتان دەزانن سەرچاو ئاوەکانی بەندا و سەرچاو ئاوەکان وەکو پرۆژەی استراتیژی ئەمانە پرۆژەی سیادین حەقوایە حکوومەتی عێراقی وەزارەتی سەرچاو ئاوەکانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئێرانە بگەینە ڕێکەوتنێکی کۆنکریتی بۆ ئەوەی بە یەکجاری کۆتایی بە ئەم دیاردەی گرتنەوەی ئاوە بهێنرێکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ناو بە ناو دەگیرێتەوە و هەروەها دەبێتە هۆی ئەوەی کە زەرەر بە هەم ئاوی خواردنەوە و هەم ئەو شوێنی خەزمکردنانی ئاوانەی هەرێمی کوردستاندا بدات. ئێمە لە سنوورەکەمانە 87,000 دۆنم لە وەڕی سروشتیمان هەیە. ئەم لە وەڕە سروشتێ پەیوەندی بە بارانەوە هەیە. ئەگەر بارانی پێویست نەبارێم لە وەڕە سەوز نابێ جارێکیکە. بۆیە جوتیارەکان هەوڵەدەن بە پارە ئالێک بۆ ئاژەڵەکانیان بکڕن. ئەمە کاریگەری دەبێت لەسەر نرخی ئاژەڵ و نرخی گۆشت و نرخی بەرهەمەکانی ئاژەڵیش، چونکە لە ڕاستیە وەک بینیتان بەرزبوونەوەی نرخی دۆلار چ کاریگەریەکی لەسەر هەموو پێداویستیەکان دانا لە هەرێمی کوردستانە. لە کاتی نەمانی باران و لە کاتی نەمانی لەوەڕدا خاوەن ئاژەڵەکان بۆ پەیداکردنی ئالێک بۆ ئاژەڵەکانیان ناچار دەبن بە پارە بیکڕن. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر نرخی ئەو ئاژەڵی کە هەیەی لە لای خۆیدا و کاریگەریشی دەبێت لەسەر کوالێتی گۆشتەکەشی. بۆیە ئەگەر چارەسەری خێرانە دۆزرێتەوە بۆ ئەمە لە سەرەتاوە ڕەنگە هەندێک لە خاوەن ئاژەڵەکان هەڕاش فرۆشی لە ئاژەڵەکانیان بکەن، چونکە نەتوان ئیدارەی بدەن یا خۆ پێویست نەتوان بەڕێوەی برن. بەڵام بۆ مستەقبل ئەگەر بەم شێوەیە خوانەخواست چەند ساڵێک یاخود ساڵی داهاتووش ئەم وشکە ساڵێ بەردەوامی کاریگەری سلبیەکانی زیاتر بەدیار دەکەوێت. ژمارەی سەرئاژەڵ لە ئیدارەی گەرمیان 134,000 بزن، 60,000 مەڕ، 10,000 مانگا، 2,000 گامێش. ئەوەی تایبەتە بە پێشبینیەکان بۆ ڕێژەی بارانبارین لەلایەن بەڕێوەبەرایەتی کەژناسی هەرێمەوە پێشبینی کرابوو کە ئەم ساڵ ڕێژەی بارانبارین بەگشتی لە هەرێمی کوردستان و عێراقیش کەم دەبارێ، بەڵام ئەوەی پێشبینی نەکرابوو بارینی ئەو ڕێژەکەمە بوو لەم ساڵدا. بەڕێوەبەری کەژناسی و بوومەلەرزانی هەرێم بەوردی وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە ئایا ئەم ساڵ وشکە ساڵی تەواوە یاخود نا.
کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا پێمان دەڵێت ئێمە ئەم ساڵ لە ناو وشکە ساڵی داین. وشکە ساڵی ڕاستە وەکو زاراوە ڕەنگە تاکو ئێستا لە ڕووی زانستیەوە نەگەیشت بنێتە ڕێکەوتنێک بۆی پێناسەیەکی وردی وشکە ساڵی بکرێت لە بەرەوەی هەم خاصیەتەکانی وشکە ساڵی و هەم کاریگەریەکانی لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاواز دەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی کەوا پێناسە دەکرێتن کەم بوونەوەی ڕێژەی بارانبارین لە تێکڕای خۆیدا لە ڕووی وشکە ساڵی ئاوهەواییەوە دەتوانین بەپێ ئەو پێناسانێکەوە لە ڕێکخراوی کەشناسی جیهانی کراوە بڵێن کەوا وشکە ساڵی ئاوهەواییمان نییە لە بەرەوەی ئەو ڕێژانەی باریوە زیاتر لە سەدا 25 ئەو کۆی تێکڕای ساڵانەی کەوا دەبارێتن بەڵام بێگومان جۆرەکانی تری وشکە ساڵی کە وشکە ساڵی کشتتوڵی و هایدرۆلۆجی و هەروە وشکە ساڵی کۆمەڵایەتی و ئابووریشە بە توانین بڵێن بە ڕێژەی لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان دەرکەوتووە. ئەگەر پارێزگاکان و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین زۆرترین ڕێژەی بارانبارین لە کام ناوچەیە و کەمترینیش لە کام ناوچەیە بووە. سەبارەت بە ڕێژەی بارانبارین هەموو لایەکمان دەزان هێڵی بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان جیاوازە هەم لە بەشی باشووری هەرێمی کوردستانەکەەوە تێکڕای ساڵانەی نزیک دەبێتەوە لە 200 میلیمتر تاوەکو دەگەینە ئەو پەڕی باکوور واتە لە هەم لە سنووری پێنجون هەم لە سنووری قەزای مێرگە سۆرکەوە لە سەروی 1200 میلیمترە واتە بەراوردی بکەین دەبینین لە سەرجەم ناوچەکان دەتوانین بڵێن ئەم ساڵ بە نزیکەی 160 بارانبارینی ئەم ساڵ کەمتر بووە لە پارساڵ کە پارساڵیش ئەگەر ورد بینەوە لە داتاکان ساڵێکی دەتوانین بڵێن بەو بارانە زۆرە نەبووە بەڵکو ساڵێکی پچر شێوازی بارانبارینەکەی هەبوو بەڵام نزیک بۆ تۆ لە تێکڕای خۆی بەڵام ئەگەر بگەڕێنەوە لەو ساڵانەی کەوا ساڵی 2010 2019 وەربگرین دەبین ڕێژەکە یەکجار زۆر جیاوازیەکیە بەڵام بە شێوەیەکی گشتی سەرجەم ناوچەکان ڕێژەی بارانبارینی ئەم ساڵیان کەمترە لە پارساڵ. باشە ئەگەر پرسیایتر لە بەڕێستم کام پێشبینی بۆ ماوەی درێژخایان تا چەند دەتوانرێت مەسەن پشتی پێ بەسرێ بە تایبەتی لە ڕووی کوشت و کاڵیەوە ئایا لە هەرێمی کوردستان و تایبەت بە بەرەبەرایەتەکەی بەڕێستان پێشبینی درێژخایانتان هەیە یا تەنها لە ماوەی ئەو ساڵەدا و پێشبینی دەکەن؟ گۆڕانکاری کەشوهەوا کاریگەریەکی ڕاستە خۆی کردو بۆ ئەوەی ڕەنگە بێتە هۆ کارێکی سەرەکی بۆ ئەوەی کەوا پێشبینی درێژخایان ڕەنگە لە کاتی ئێستادا ناڵێم ئەستەم بێ بەڵام کارێکی قورس بێتن بەهۆی ئەوەی ئەو گۆڕانە بەردەوام کەوا دەبینین هەم لە 2015ەوە واتە بۆ 6 ساڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕێکۆردێکی نوێ تۆمار دەکە ساڵ بە ساڵ لە سەرتاسەری جیهان هەروەها ئەو دیاریدە نامۆیانەی کەشوهەواکەوە هەم خۆی لە بارانی زۆر و لافاو دەبینێتەوە هەم لەگەڵیشیدا وشکە ساڵی لە ناوچەکانی تر ئەمانە هۆکارێکن بۆ قورسبوونی کاری پێشبینیکردنی کەشوهەوا لەو کاتەی ئێستادا ئێمە ئەگەر 2 ساڵ بەر لە ئێستا تەماشا بکەین 2010 2019 ڕێژەی بارانبارین لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بەو ڕێژەی تۆمار نەکرابوو تەنانە 2 وەرزی بارانبارین دەتوانین بڵێن لە 1 وەرز تۆمار کرا بە هەمان شێوە ببینین وەرزی بارانبارینی ئەم ساڵ بە هەمان شێوەی 30 ساڵی ڕابردووش بەو ڕێژەکەمە تۆمار نەکرابوو ئێمە ئەگەر شاری هەولێر بنمونەوە بگرین کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵ تەنها 167 میلیمترە کە تێکڕای بارانبارین لە شاری هەولێر نزیکەی 400 بۆ 410 میلیمترە واتە کەمتر لە 160 بارانبارین تۆمار کراوە ئەمانە وەڵامێکە بۆ ئەو پرسیارەی ئایا دەتوانین پێشبینی درێژخایان بکەین ڕەنگە ئەمە کارێکی قورس بێ بەڵام سەرڕای ئەوەش دەکرێتن کەوا ئەو پێشبینیانێکەوە هەن بۆ بەلایانی کەم پێشبینی وەرزی بکرێتن بۆ ئەوەی پلانی کشتتوقاڵی لەسەردا بندرێتن بە هەنوەرگرتنی و پێشبینیانی ئێوە کە لە سەرەتای ساڵەوەی کەم بۆ ڕێژەی بارانبارین لەلایەن وەزارەت و لایەنی پەیوەندیدارەکانەوە تا چەند گرنگە وەچی بکرێ باشە ئێستا کە ئێمە چۆنین لە دۆخێکی زۆر باشتانین بە تایبەتی لە وشکە ساڵی داین. ئەوەی ئێمە دەیبینین ئەگەر سەیری داتاکان بکەین دەبین هەرێمی کوردستان بە دوور نییە لەو دیاردانە واتە چەند ساڵێک جارێک دووبارە دەبێتەوە ئەمە پێویستی بەوەی استراتێژیەتێکی درێژخایان دابڕێژین بۆ ئەوی کەوا تەنها ساڵێک ئەمە ڕووناداتن بەڵکو لە دوای چەند ساڵێکی تریش کەوا پێشبینی دەکرێتن بە دووبارە بە هەمان شێوە ئەم دیاردانە دووبارە ببنەوە جگەل لەوەی کەوا سیاسەتی بەڕێوەبردننی ئاو لە هەرێمی کوردستان پێویستی بەوەیەکەوە بیرێکی درێژخایان تێدا بکرێتەوە ڕەنگە ئەمە بارانبارین تەنها هۆکارێک بێت بۆ ئەویکەوە ئەم دیاردەی وشکە ساڵی دروست دەبێت بەڵام کۆمەڵێک هۆکاری تریش هەنکەوە وا دەکەن هەم ڕێژەی ئاو کەوا بۆ ناوچەکانی ئێمە دێتن کەم بێتەوە جگەلەوە شێوازی بەکارهێنانی ئاو هەروەها لە ڕووی کشتتوقاڵیەوە ئێمە پێویست دەکە بەوەیکەوە بیر لە شێوازی تری کشتتوقاڵی بکەینەوە نەک لەو شێوازە کلاسیکەیەکەوە پشت بە باران ببەستین لە بەرەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا نیشانەی ئەوەنکەوە هەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە بەردەوام ڕوودەداتن
کەمبوونەوەی ڕاددەیشێ و کەمبوونەوەی شێوازەکانی دابارین کە ئەمانە دەبنە هۆی گرفتێکی سەرەکی بۆ ئەوەی کەەوە ڕوبەڕووی دیاردەی وشکە ساڵی بینەوە لە ساڵانی داهاتوش بۆیە ئەگەر ئێمە لە کاتی ئێستا ئەمەنە بێتە زەنگێکی مەترسیدار بۆمان ڕەنگە کاتەکە درەنگ بێتن بۆ ئەوەیکەوە بە خۆمان دابچینەوە سیاسەتێکی نوێ بۆ بەڕێوەبردننی ئاو و شێوازی بەکارهێنانی ئاو دابڕێژین. ڕێژەی بارانبارین لە ساڵی 2020-2021 لەسەر جام پارێزگاکانی هەرێمی کوردستان: پارێزگای هەولێر 167 ملیم، پارێزگای سلەیمانی 403 ملیم، پارێزگای دهۆک 266 ملیم، پارێزگای هەڵەبجە 257 ملیم، پارێزگای کەرکووک 102 ملیم. ئێستا لەگەڵ کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا بە تەواوەتی کاریگەری کردوتە سەرسامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان. ئەو هەوڵانە چین کە دەبێت لایەنی پەیوەندیدار جێبەجێیان بکات بۆ ئەوەی پارێزگاری بکرێت لە سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا و ئامادەکاریش بکرێت بۆ ساڵانی داهاتوو. سەبارەت بە وشکە ساڵی کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر سامانی ئاژەڵ و ماسی، بە تایبەت لە گوندەکانە ئاژەڵ بە شێوەیەکی گشتی ئاوی خواردنەوەی پێویستە لەگەڵ ئالیکە. لە ئەم ساڵە بەهۆی نەبارینی بارانی پێویست لە سنووری ئیداری گەرمیان کە وشکە ساڵی ڕاگەیەندراوە، بە تایبەتی لە سنوورەکانی ناحیەکانی کۆکز و ناحیەکانی قۆرەتوو و ناحیەکانی زنانە و سەرقەڵا بەڕاستی وشکە ساڵێکی زۆر هەیە و ئاژەڵ لە ئەم ساڵە بە جۆرەی پێویست هیچی نییە، یعنی مە بڵێن خۆراکی پێویستی دەست ناکەوێت لە وەرگەکان وەکو پێویست نین. بۆیە لە سنووری ئیداری گەرمیان پێویستیەکی زۆرمان بە ئالیکەیە بۆ ئاژەڵەکان. وەکو ئیداری گەرمیان دوو پرۆپۆزەڵ ئامادەکراوە تایبەت بە ئاژەڵ، یەکێکیان بریتیە لە دابینکردنی هەندێک دەرمان و ئەوەی تریان بریتیە لە دابینکردنی ئالیک. لە سنوورەکەمانە پێویستمان بە نزیکەی 3 ملیار دینار هەیە بۆ کڕینی ئالیک بۆ ئاژەڵەکان، هەروەها 350 میلیۆن دینار داوا کراوە بۆ کڕینی هەندێک جۆری دەرمان بە تایبەت دەرمانەکانی دلتا مەسرین و ئایڤەرمەکتین کە زۆر زەڕورن لە کاتی وشکە ساڵیە، چونکە بەهۆی زۆربوونی مێرۆکان لە ئاژەڵە بە مەبەستی چارەسەرکردنیان. هەروەها پێویستمان بە کڕینی مڵتیڤیتامینات هەیە کە ئەوەش گرنگە بۆ ئەوەی لە داهاتووە ئاژەڵەکان لە ڕووی زاوزێەوە زەرمەندی زۆر نەبن. ئێمە لە گەرمیانەوە ئاژەڵ هەناردەی پارێزگای سلێمانیەکەین، هەناردەی پارێزگای دیالە و بەغداد و کەرکووک و سەلاحەدینیشیەکەین. ئەمە سەرچاوەیەکی بژێوی گرنگی گوندەکانی گەرمیانە. لە حاڵەتی بەردەوامبوونی وشکە ساڵی و پاڵپشتی نەکردنیان بەدڵنیاییەوە ئەم سامانە یا لە ناوەچێ یا کەم دەبێتەوە و ئەم سامانە ئێستا بەشێکی گوازراوەتەوە بۆ سنووری قەزاکانی پێنجوێن و قەزای شارباژێر لە سنووری پارێزگای سلێمانی و ڕۆژانە ئێمە نووسراوەکەین بۆ گواستنەوەی ئاژەڵ. ئەگەر ئەمانە بەردەوام بێ، ئەگەر ئەم وەزع بەم شێوەیە بەردەوام بێ، بە تاکید سامانی ئاژەڵ لە سنووری ئیداری گەرمیانە زەرمەند دەبێت. ژمارەی سەر ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا 3,112,876 مار، 1,223,949 بزن، 256,999 مانگا، 3,120 گامێش. وشکە ساڵی و نەبوونی پرۆژەی پێویست لە بەرژەوەندی ئاژەڵداراندا نییە، چونکە ئەوان وەک سەرچاوەیەکی داهات پێش بەو کەرتە دەبەستن. بەمەش ئەگەر چارەسەرێ بۆ دۆخەکان نەدۆزرێتەوە، ئەوە جارێکی دیکە کۆچی گوننشینان بۆ شارەکان دەست پێ دەکاتەوە، ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆیی. ئەم گوندەی ئێمە تەبعاً ئەم گوندە گوندێکی گەورەیە، زیاتر بێژم 10,000 سەر ئاژەڵی تایە. من تەمەنم تەقریبەن ئەچێتە دەور 50 ساڵ، بە تەمەنی خۆم ساڵی وام نەبینیوە. یعنی وەزعێکی زۆر خراپمان هەیە، نازانی یعنی وەدەست حیوان و داماوی نەپارەیەکە، یعنی نە بەخێوەکرێ، نازانی بۆ کوێ ببێت، چۆن بە خاوەنی گەین. یعنی عمومەت حیوانی نییە و دوو نییە و فەرمون 500 سەر مەڕچی لێ بکەم.
ینی وەبی هاوکاری ناتوانانی بژێ واریدات ئێمە بژێوی ژیانمان لەسەر ئەم حیوانیە لە ڕاستیە ینی ئەگەر ئەمە نەبێ ینی ناتوانانی بژین نەک ناتوانانی بژین حیوانەکانمانش پێوە خاوان نەکرێت ینی ئەگەر بێ حکوومەت بە زووترین کات ئاوڕێکمان لێ نەداتەوە ینی گەرمیان بەعام نەک ئەم دێ ئێمە زیاتر لە 10,000 سەر حیوانی تایە ئەم دێ ئێمە یعنی هەمووی وەزعی زۆر خراپە یعنی ناتوانین یعنی تەنیە جوۆ 500-600 هەزارە من چۆن ینی چۆن دابینی کەم کەمی بارانەوەی کرد ئەو سار مەسەڵەن وشکە ساڵیش تاوا دروست بیتن گەن بوو جۆ نەبوو بەڕاستی ئەوەستە وەکو خۆتان دەیبینن و فەلەح زەرەرێکی زۆری پێگەیشت و کولفەتی زۆر بوو لەسەر فەلاحی لۆ ساڵی ئاین دەبارەکانی قورستر و زەحمەتر دەبی و لەلایەکی دی لە ڕووی مەڕداری و مەڕبەخێوکردنەوە کاریگەری زۆر زۆرە چونکە احتیمادی مەڕی لەسەر گەنم و جۆ و پەرێز و تەبارە و ئەو شتانەوەیە تاکە سەرچاوی خواردنی مەڕ ئەوەیە یعنی کە ئەوەش نەبوو ئیدی مەڕ بەرەو لە ناوچوون دەچی ئێستا کە مەسەن ئێستا و تەبارێ ئەو تەبارە لە خلالی مانگی کۆتایی پێدێ ئیدی ئەو مەڕە برسی دەبی ناتوانانی علەفی بدەیە ناتوانانی کولفەی زۆر لەسەر مەڕداری ئیدی مەڕ دەبێت ڕووی لە بازاڕەکان کە خەڵک بیفرۆشی یان زەرەرێکی زۆر بکە بەڕاستی تەسیراتی زۆرە باسی کۆمەڵێک ئەوەت کرد وتە ئەگەر گەرم و جۆ کەم بێت یاخود نەبێت کاریگەری دەکاتە سەر ئالیکی ئاژەڵ بۆچی پشت بەوە بەستن ئالیکی تری نادەنێ بەخۆی سەرچاوی ڕئیسی جۆیە لە بۆ مەڕی یعنی تاکە ئالیکە کە بتوانین مەڕ لەسەر پێی خۆی بوەستی و لە بۆ بەرخوشتەکەشی باشترە بەقوترە یعنی مەسەلەن بەرگەی زیاتر دەگری مەسەلەن ئێستا کە کولفەکەی زیاترە ئەگە علەفی سوچی بدەیە ڕەنگە مەسەلەن 2 تەن علەفی احتیادی بخوا تەنێک تەنونی وەک جۆی بەشی بکە کولفەکەی زۆرە باشە کاک بێستون ئێستاوە دەبینی مەسەلەن ئەو بەشێک لەو جیاوشتامی وشک بۆ تۆ ئەو دەغڵودانێکەوە چاندوتانە ئەمە بە کەڵکیشی ئالیکی ئاژەڵ نایەت نەخێر تقریبن ماوەی مانگێک ئەوها دەیخواتن و ئێستا ئەمە تقریبن لە بیداەتی مانجی خەریکە نزیک مانجی 6 دەبین 4 مانجی ترمان لە پێشە هەتا من نزیکەی مانجی 11 ئەو کات علەف دەست پێ دەکا بەخۆی لە موسمی ئاسایی وایە بەڵام ئێستا کە ئەوەی دەبینی تقریبن دەبی لە مانجی هەفتەوە ئەتو ئالیک بدەی بە حیوانەیە کە ئالی حەمانجی هەفتەوە کولفەی گەلێک زۆر دەبی هیچکە ساریە باران کەم باریە هەوسار لە گەرمیان کەم باریە دەخڵدان نەهاتیە ئاو نییە لەبەوە ئەوەی دەچینە کوستانی لێ دەی لەوە باشتر هاتی بڕک زیاتر باریە لێرە لەبەوە ئەوەی دەچینە کوستانی شیری کمی کردێ لێرە حیوان ئەلحانە منەوە بوارە نانی دەدەمە مەڕی لەبێ لە وەڕە لە وەرنێ لێرە ئەزا دەچینە کوستانی لەبە ئەوەی شکە ساریە هەوسار ئاو لە وەرنێ لێرە ئێستا پاراستنی بەرهەمی ناوخۆ لەسەر و هەموو شتێکەوەیە هەم بەرهەمە کوشتتوکالەکان و هەمیش سامانی ئاژەڵ وابەستان بە ئاسایشی ئاوە ئەوە تا تەنها لە ماوەی ئەم ساڵدا بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە گۆڕانکاری گەورە بەسەر زەویە کوشتتوکالەکاندا هاتووە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەریشی کردوتە سەرسامانی ئاژەڵ کەواتە هەموو سێکتەرەکان وابەستان بە یەکەوە هەر کاتێکیش گۆڕانکاری کەشوهەوایی لە ناوچەکەدا ڕوو بدات ئەوە بە تەواوەتی کاریگەری خۆی دروست دەکات. ئەمە نمونەی بەشێکی زۆر لە پارچە زەویە کوشتتوکاڵەکانە لە هەرێمی کوردستان کە ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە بە تەواوەتی زیانیان بەرکەوتووە بە تایبەتی بەرهەمی جوتیاران ئەوە تا سامانی ئاژەڵیش ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە مەترسیان لەسرە ڕەنگە هەر بەتەنها لە هەرێمی کوردستان وشکە ساڵی نەبوو بێت بەڵکو و کەمی ڕێژەی بارانبارین بەشێکی زۆر لە وڵاتانی ناوچەکەشی گرفێتەوە ئەوەی گرنگە چۆن پلان دابرێت بۆ ساڵانی ئایندا بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی سامانی ئاژەڵ و کەرتی کوشتتوکاڵی بە تەواوەتی پارێزراو بێت.